گۆران پشتکردنا شاری کلاسیک و گەڕانەوە بۆ ناوڕۆحی سروشتی کورد بوون. هەڵچنینی دیوارێکی نوێ لە ئەدەبی کوردیدا. گۆران ڕزگارکەری زمانی کوردی لە زیندانی زمانەکانی دەر و دراوسێدا. نزیک لە ئەدەب و نزیکتر لە گۆران. بە ئاسمانەوە وەسێرم دیوە لە بەختەی بەهار گوڵم چنیوە لە بەختەی بەهار گوڵم چنیوە. شاری کوردی ژانرێکی پێکهاتەییە. ئەم پێکهاتەییە لە ڕێگەی زمانەوە داهێنانەکانی خەلق دەکات. دەوترێت هەموو شاعرە مەزنەکان بیرمەندی مەزنن، هەموو شاعرە داهێنەرەکانیش فەیلسوفی گەورن. ئەمە دەقەودەق بۆ شاعرانی گەورەی کورد بە درێژای مێژووی ئەدەبەکەی ڕاستە. هەر یەکەیان بۆ خۆی لە قۆناغێکی مێژووی دەبێتە سەرمەشقی بیری تازە و خەیاڵی تازە. هەر یەکەیان دەبێتە نوێنەری ڕۆحی مرۆڤی کورد لە سەردەمەکەدا. ئەحمەدی خانی لە قۆناغێکدا دێت کە دەسەڵاتی میرە کوردەکان بەسەر دووبەرە لە ئیمپراتۆرە گەورەکانی دەرودراوسێ دابەش بووە. ئەو دێت و مەموزین دەکاتە بەهانەی خۆناسی و کوردناسی لا داستانێکی دەما و دەمی فۆلکلۆریەوە. ئەو دەڵێت هۆ کوردینە، ئێوە شایەنی ئەوەن سەرداری هەموو نەتەوەکان و دەسەڵاتداری هەموو دەسەڵاتدارەکانی ناوچەکە بن. ئێوە مێژوو بوونێکی ڕەستەنی سەرخاکی خۆتانن. لە قۆناغێکی تردا شاعرێکی دیکە دێت و بە شار ئەم ئەرکی هۆشیاری نەتەوەی و مێژوویە دەدات بە گوێی کووردا. لێرەدا مەبەستەکە ئەوەیە: کورد ئەگەر فەیلسوفێکی 1000 ساڵ پێشەستای نەبێت، بەڵام خۆ شاعرێکی 1000 ساڵ پێشەستای وەک بابە تاهیری هەمەدانی هەیە کە هەمان ئەرکی فەیلسوفی بەجێهێناوە و لە ڕێگەی شارەوە دنیابینی و فەلسەفەی خۆی تێ کوردیەوە هەبێت. سەردەمانێک کە زمانی شاعرانی کورد سیخناخ بوو بە وشە و سێرمی زمانانی دیکەی وەک فارسی و عەرەبی پڕبوو لە کێش و وەڕۆزی عەرەبی، ئەو کات شاعر نووسین دەبوو ئەم ڕەمز و پیرۆزیە لە دەست نەدات کە پێی دەگوترا فۆرم و ناوڕۆکی ئەدەبی کلاسیکی. لێرەدایە گۆران دێت و وەک نوێکەرەوەی قۆناغێکی نوێی ئەدەب و جێکەوتکردنی زمانی کوردی بە تەنیا لە ئەدەبدا ڕێبازێکی تازە پەیڕەو دەکات. زمانی پیرۆزی عەرەبی و فارسی ئەو شێوەی شۆڕشی وەدەرنانی زمانی گریکی لە ئەدەبیات و تێکستی پیرۆزی ئەوروپادا لە زمانی کوردیداوە دەردەنێت. لێرەدا گۆران دێت و خودی زمان دەکات بە هێمای بەرگری و شوناسی کورد بوون. گەڕانەوەی گۆران بۆ ئەدەبیاتی فۆلکلۆر و میلی، بەکارهێنانی کێشی پەنجەی خۆماڵی، ئاوێتە بوون لەگەڵ سروشتی کوردستان و گەڕان و سەیران و گەشتەکانی بۆ هەورامان و قەرەداغ، هەمویان ئەو شۆرشە نوێگەریەی ئەدەب بوون کە عەبدوڵڵا گۆران لە هەناوی ژینگەی کوردستانەوە زایاندی. جیاوازی گۆران لەگەڵ شاعرانی پێشخۆی ئەوەیە: گۆران دەگەڕێتەوە بۆ ئەدەبی فۆلکلۆر و میلی، یاخۆت دەگەڕێتەوە بۆ سروشت و جوانی، لە کاتێکدا شاعرانی پێشخۆی دەگەڕانەوە بۆ ڕەمزە دیار و گرنگەکانی ئەدەبیاتی کلاسیکی وڵاتانی دراوسێ. گۆران چونکە پرۆفیسۆری یاریدەدەر بووە لە زانکۆی بەغداد بەشی کوردی و لە سەردەم ئینگلیزەکانیشدا ژیاوە، زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و تورکی فارسی بە باشی زانیوە. بۆ ئەم ڕەوتە نوێی ئەدەب کە هێنایە گۆڕێ سوودی لە زمانی ئینگلیزی وەرگرتووە و گەڕاوەتەوە بۆ لای شاعر و نووسەر و چیرۆکنۆسانی ئینگلیزی. بۆ نمونە دەوترێت بیرۆکەی شاری گوڵی خوێناوی لە چیرۆکێکی نووسەری ئیرلەندی ئۆسکار وایلدەوە وەرگرتووە. بڕوانە شاییە چۆ پێ لەو ماڵە، گوێ بگرە دەهۆڵە زوڕنایە شمشاڵە، زەرد و سوور تێکەڵاون ژن و پیا و هەرایە، لەو ناوە هەر هاڕەی هەناسەی تۆ نایە. هەستە با بڕۆین دەست بگرین بە کامی دڵداری پێکەوە هەڵپەڕین،
گوڵ نەبێ بۆ سرم زەر چەپکێ ئاڵ چەپکێ نایم بۆ زەماون نایم بۆ هەڵپەرچێ کوڕ بڕوانە شاییە چۆپیە لەو ماڵە گوێ بگرا زوڕنایە دەهۆڵە شمشاڵە زەرد و سوور تێکەڵ بوون ژن و پیا و هەرایە لەو ناوە هەر هاڕەی هەیاسەی تۆ نایە ساوت خوا خێراکە با بڕۆین دەست بگرین بە کامی دڵداری پێکەوە هەڵپەڕین کچ گوڵ نەبێ بۆ سرم زەر چەپکێ ئاڵ چەپکێ نایم بۆ زەماوەند نایم بۆ هەڵپەرکێ بدایە دڵ بە من بە هەموو ماناوە دوو چەپکت ئەهانی لە باخچەی پاشاوە کوڕ ئەڕوا و لە بەرخۆیەوە بە گۆرانیەوە دەڵێت باخچەی پاشا لەو بەرئاوە خێلی دوشمن دەوری داوە ئەڕۆم ڕێگام لێ گیراوە ناڕۆم چاوکاڵ لێم تۆراوە کوڕ بە باخچەی پاشادا وردگەڕام خوار و ژوور زەرد هەبوو بۆم چنیت چنگ نەکەوت گوڵی سوور نازانم ئەم جادیت بۆ شای و هەڵپەرکێ کش نایم گوڵماویەتی بۆ سرم سوور چەپکێ کوڕ یەخی مراتخانی ترازان و دەڵێ ناتەوێ ئەم زامەی سەردڵم لە باتی کچ هەی هاوار تفەنگی دوشمنیش پێکاتی ڕاکشێتاوێ سەر بنێ سەرڕانم با بگرین بۆ دڵێ بۆ گوڵێ دۆڕانم گۆرانی شاعیر وە نەبێ هەر لە چوارچەوەی کێشی پەنجەی خۆماڵیدا داهێنەر بوو بێت پێش ئەوەش لە یادگاری کۆندا کە پێش چوونیەتی بۆ ناو ئەدەبی ڕۆمانسی و ڕیالیزمی هەر بەهوای شاری کلاسیک گەشە دەکات و چرۆ وەردەگرێت بەڵام هێشتاش لە چاو شاعرانی پێشخۆی ئاو هەوا و زمانەکی کوردانەترە و هەڵقوڵاوی ژیانە ڕەسەنەکەی خەڵکی کوردەواریە گۆران بەشێکی زۆری قەسیدە و شارەکانی لە دەوری لادێ و سروشت و کەش و کێ و کانیاوەکانی کوردستاندا دەسوڕێتەوە لەگەڵەوەشدا بیری ئازادی و خەباتی نەتەوایەتی لەو سروشتەوە دەکات بە ئاوێتەیەکی هونەری داهێنەرانە لە ژێر زەردی خۆرەتاوە بەناو چیمەنی گوێ ئاوە چەند بە ئاهەنگ چەند سحراوی ئەگەڕێ قاز یان مراوی یاکە و لەسەر بەفری نزار بۆ لووتکەی هەزار بە هەزار چەند سکسوک چەند گورج و گۆڵ ئەکشێ پشت لە توی تەختێ دۆڵ یا کەروێشکی تێر و قەڵە و لە بەرتریفەی مانگەشە و چەند جوان ئەڕوا بە پوونەپوون سرک و گورج و سپی و خرپەن خۆنافی ڕۆمانسی کە پێش ریالیسما لە ئەدەب و ئەدەبیاتی کوردیدا گۆران دێت و سنوورێکی زۆر تەنک و باریک و هاواهەنگ لە نێوان ئەم دوانەدا دروست دەکات ئەوەی دەیبینێت ئەوە دەنووسێت و زیادەڕوی لە خیالسازیدا ناکات ئافرەت و جوانی بۆ جوانی سەرەڕێ بۆ خانمێک جوانی لە لادێ جوانی بێناو بۆ کچێکی بێگانە هەمویان نمونەی ئەو هاو ئاهەنگیان لای گۆران گەڕانەوە بۆ میزاجی کوردەواری و ئاواز و هونەر لای گۆران لە فریشتەی مۆسیقای دەروێش عەبدوڵڵادا دەردەکەوێت ئەوە تا دەڵێت بەڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کزا دەروێش حەزم کرد بەستەیەک ببیەم سەراسەر حوزن و ماتەم بێ لە سیما چابەدیم کرد هەیکەلی عومرێکی حەسرەت کێش وەها دیارە کە بەختت ئاشنای بولبولی خەم بێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسی تا قەدری سەنعاتکار وەکو واکسی قەمەڕوایە لە ناو حەوزێکی لیخندا بەڵام تەختی ڕووفا و تاجی حورمەت میلەتی هۆشیار بە ئوستادێ ئەدا وەک تۆ لە ناو شمشاڵی کونکوندا ئەوەندەم بیست لە مۆسیقا خڕۆشی ڕۆحی بێگانە میزاجی کوردەواریم تێک چووە دەروێش عەبدوڵڵا دەخیلت بم دەسا بەو لاوک و ئای و حەیرانە شەپۆلی زەوقی میلی پڕ دەرونی مات و چۆڵم کا لە بیتخۆڤن گەلێ زیاتر بە ڕۆحم ئاشنای وەڵڵا دە ئەی دەروێش سکاڵایەک لەگەڵ ڕۆحی کڵۆڵم کا هێشتاش دەیان لایەنی جوان و ڕازاوی گۆران ماوە کە ڕێبەری شاری لیریک و گۆرانی کوردیە کەم هونەرمەندی کوردیش هەیە جۆرێک لە جۆرەکان شاری گۆرانی شاعری نەکرد بێتە گۆرانی و سنوورەکانی نەبڕی بێت گۆران هۆشیارترین شاعری کورد بە درێژایی مێژوو